گفتوگۆکانی ئەولێر و بەغدا بەردەوامە. شاندی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو نەرمیەکی نواندووە و هیچ بیانوویەکی نێشتوەتەوە بەوەی بگاتە ڕێکەوتن. هەرچەندە ئومێد هەیە ئەولێر و بەغدا پێش پەسەندکردنی بودجەی 2021 بگەنە ڕێکەوتن. بەڵام لە نێو پەرلەمان هەندێک کوتلەی سیاسی ڕەشە دەکەن بەبێ کورد پرۆژەیاسای بودجە تێپەڕێنن. ئەگەر ئەمەش بکرێت هۆشداری لە دۆخەکە دەدرێت. جگەلەوەی دەبێتەوەی تێکچوونی دۆخی ئەمنی و کێشێکی گەورەش بۆ مستەفا کازمی دروست دەکات. من دەرەنجامەکانی سلبیە بن لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراقا و لەسەر پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا و لەسەر مەسلەی ئایندەی بنیاتنانی سیاسی لە عێراقا بە تایبەتی ئەنجامدانی هەڵبژارنەکان چونکە بە دووری ئەزانم کە هەڵبژارنەکان لە کاتی خۆیان بکرێگەر هات و هەردوو حکوومەت نەگەن بەڕێکەوتن چونکە یەکێک لە خەیارەتەکانی بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان نەک حکوومەت تەواوی هێزە سیاسەکانی کوردستان مەسلەی کشانەوە لە پرۆسی سیاسی کشانەوە لە بەرژەوەندی کەس نییە کۆی عملی سیاسی هێنێتە خاڵی سەفەر و ئەمەش بۆ ئیستقراری سیاسی باش نییە بۆ ئەو تێڕوانی ناهاوبەشەی لە نێوان کازمی و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ ڕێکەوتن باش نییە و کاریگەری زۆر گەورەیش دروستەکە لەسەر ئاڵوگۆڕکردن و دەسەڵاتی سیاسی لە عێراق. لە حاڵەتێک ئەگەر پەرلەمان بەبێ کورد بودجەی 2021 تێپەڕاند پەیوەندیەکانی ئەولێر و بەغدا دەگەنە خاڵی سفر و ئەو لێک تێگەشتانش لەبارەی دۆخی ئەمنی و چەند پرسێکی دیکەوە هەبوون هەڵدەوەشێنەوە. لەم حاڵەتەشدا هەرێمی کوردستان دەبێت نەتەوەیەگرتوەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی بێنێتە سەرخات. نیەتی بەغدا کە نیەتێکی سیاسیە نەک نیەتێکی دەستوریە بۆ ماڵمەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ئەو کاتە پێم وایە هەم کۆمەڵگەی نێودەوڵەتی هەم ئەمریکا و ئەوروپاش بەرچاوڕوونی باشتریان دەبێت لەوەی کە جددیەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماڕ چارەسەرکردنی کێشەکان بەڵام ئەوە بیانوەکانی بەغدا بەبەردەوام هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم لەسەر ئاسی حکوومەتی عێراق بۆی کە ئەم کێشانە چارەسەر نەکەنەوە پرسی قەیرانی دارایی کە بەهۆی بڕینی بودجەوە لایەن بەغداوە هاتۆتە پێشەوە هەرێمی کوردستان تێکەوتووە نایانەوێت چارەسەرکەن ئەو کاتە ڕۆڵی نێودەوڵەتی زیاترە بێ ڕوونترە بێ لەسەرەوەی کە چۆن بتوانێت فشار بکاتە سەر بەغدا بۆی کە مامەڵەیەکی دەستوریانە لەگەڵ هەرێمی کوردستان بکات. هەرچەندە هێشتا کۆتاکۆپی هەموارکراوی یاسای بودجەی گشتی ساڵی 2021 لەلایەن لیژنەی داراییوە نەگەشتووەتە دەست سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران. بەڵام تێپەڕانی پرۆژە یاسای بودجە بەبێ کورد ئەگەرێکە و کورد خۆی بۆ ئامادە کردووە ئەوەش لە کاتێکدایە ئومێدی لێک نزیک بوونەوە لە نێوان هەردوو لا هەیە بۆ گەشتن باڕێکە چارەیەکی گونجاو و هاوبەش و نێشتنی ناکۆکیەکان پێش پەسەندکردنی یاسای بودجەی ساڵی 2021. وەشمە ساڵح کوردستان 24 هەولێر.